ئەوەی کەیبینن ئەمە یەکێک لە چێشانەکانی ناوبازاڕی سلێمانی کە بە ئاوی زمزم خواردنەکانیان ئامادەکەن. ئێمە تا ئێستا کاتێ سەردانی کەسێکمان کردووە کە لە حەج گەڕاوەتەوە یەخ لە عەمرە گەڕاوەتەوە ئاوی زمزمیان پێشکەش بە میوانەکان کردووە، بەڵام وەکوی کە لە چێشخانەیەک خواردنەکانیان بە ئاوی زمزم لێ بنرێت ئەمە شتێکی کەمێک دەگمەنە. دەچمە لای وەساکار زانم ئەم بابەتە چییە؟ جیاوازی چییە؟ بۆچی ئەم کارەیان کردووە؟ وەساکار سڵاو دەبێم کاتۆ باش یاخوا خێر بێت تۆ باشی سپاس. ماوەی چەندێکە ئێوە بە ئاوی زمزم خواردن ئامادەکەن و هۆکارەکەش چی بوو؟ وەڵی مودێکی زۆرە بەکارێنین بەس حەزماکە زیاتر بناسرێ و لە ڕووی کەشتێکی پیرۆز و دینیە ئاوەکە. بەڵێ ئەمە تێچۆکەی زۆر نابێت لەسەر ئێوە؟ بە تاشی تێچۆکەی زۆرترە بەس بەلامانەوە ئاساییە لەبەرەوەی لە ڕووی دینی و شتێکی پیرۆزە و هەم خەڵکی زۆری بەدڵە. وابزانم ئاوی زمزم قورسرە لە ئاوی ئاسایی، ئەمە هیچ کاریگەری لەسەر تامی خواردنەکان نەبووە؟ نەخێر ناوەڵا بگرە خەڵک زۆریشی لێ ڕازیە و بەدڵشێتی. ئەڵێن چی مشتری کاتێکەیە مشتریەکان زۆریان بەدڵە و دەستخۆشیشمان لێەکەن. جەخۆ بۆ پێ بێ ئەوەی کەنان لە لای ئێوە خوامی ساڵح بوو بێ ئینشەڵا هەرواژە بێ ساڵح بێ هیچ لە خزمەت. باشە لێرە دەستانەکەوێ یەخود لە دەرەوە بۆ تانیا چۆن ئاوی زمزمەکە؟ لێرە هەیە وەجبەی باشی هەیە و مەجموعەی کۆمپانیای باش هەیە و هەیە دەستەکەوێت. بەڵێ بابەتی دیاریکراوە بوو بڵێ کە لەبەر خاتی ئەوە من ئەم بابەتە بەکارێنم بۆ لەبری ئاوی ئاسایی ئاوی زمزم بەکارێنم. وەڵی زیاتر لایەنی پیرۆزیەکەیەتی لایەنی پیرۆزیەکەی زۆر گرنگە بۆ من. باشە چی پێ دروستەکەن ئێوە؟ وەڵی ئێمە برنجەکانی پێ دروست دەکەین، مشک و شلەکانی پێ دروست دەکەین. حەزەکەی تێسێکی برنجەکەشمان بکە لە مەنجەڵی مسایە بەوە حازر کراوە. برنجی کوردی برنجی کوردیە برنجی کوردیە ئەفو بە تێستێکی کەم سارم شلەی نایە برنجەکەمە. دروستە؟ باشە وەکو بەسەکە تو لە ڕووی تێچۆڕ لە سەرتانەکەی بەڵامی و جوی پێنیانێن ڕاستە. وەڵی لەبەر لایەنی دینیەکەی لەلایەن پیرۆزیەکەی و کێشەمانی ئێمە ئەمانە شتێکی جیاوازکەین شتێ بێت دەگمەن بێ. ئێوە زیاتر مشتریەکانتان چینێکی کۆمەڵگان؟ وەڵی لە هەموو توێژێکی تیا بەڕاستی هەموو لایەنێکی تیا بەڕانی تیا مەعمیلی تیا دوکاناری تیا ئایلەی تیا یا خەڵکی ئاسایی؟ وەڵی هەردوو جیلەکەی تیا ئایلەشمانێ ئەمە شوێنێکی تایبەتی ئایلەمانێ ئایلی تایبەتی خۆمانەیە. بەس تۆ زۆر بە دوکانارەکانەوەی تۆ نرخەکان داڵبەزێنن بەسەر چاو بەڕێستان. بەڵێ ئەوەی کەیبینن ئەمە یەکێک لە چێشانەکانی ناوبازاڕی سلێمانی کە بە ئاوی زمزم خواردنەکانیان ئامادەکەن. ئەمە لە پێناوەی کە وەکو بابەتێکی پیرۆز سەیرەکری هەم وەکەوەی کە بابەتی جیاوازیش بکەن بۆی ئەمان ماوەیەکە دەستیان کردەوەی کە خواردنەکانیان لە ڕێگەی ئەم ئاوی زمزمەوە ئامادەکەن.